سڵاوتان نەبێت. نێچریڤان بارزانانی سەرۆکی هەرێمی کوردستان واژۆی لەسەر یاسای درێژکردنەوەی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان نەکرد بە گوێرەی میدیای نزیک لە پارتی دیموکراتی کوردستان دوای ئەوەی پەرلەمانی کوردستان بە زۆرینەی دەنگ درێژکردنەوەی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی پەسەند کرد، دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی یاساکەیان بە نووسراوێکی فەرمی ئاراستەی سەرۆکایەتی هەرێم کرد بە مەبەستی واژۆکردن یان ڕەتکردنەوەی. بەڵام بەوتەی دڵشاد شاب ڕاوێژکەری باڵای سەرۆکی هەرێم نیچرڤان بارزانی سەرۆکی هەرێم یاساکەی واژۆ نەکردووە. بە گوێرەی یاسا هەر یاسایەک لە پەرلەمانی کوردستان دەربچێت بە نووسراوی فەرمی ئاڕاستی سەرۆکایەتی هەرێم دەکرێت بۆ ئەوەی سەرۆکی هەرێم ڕای خۆی لەسەر بدات. سەرۆکی هەرێمیش بۆ ئەو مەبەستە سێ بژاردەی لەبەردەمدایە: واژۆکردن، ڕەتکردنەوە و بێدەنگی. وەک ڕاوێژکەرەکەی سەرۆکی هەرێم وتوێتی، نیچرڤان بارزانی واژووی لەسەر یاساکە نەکردووە بەڵام ڕەتیشی نەکردوتەوە. لەم بارەدا دوای 15 ڕۆژ ئەگەر سەرۆکی هەرێم واژۆی نەکات، خۆکارانەی یاساکە جێگیر دەبێت و پێش 6 ئەم مانگە بە واژۆی سەرۆکی پەرلەمان لە ڕۆژنامەی وەقایعدا بڵاو دەکرێتەوە. لە سەرجەم خولەکانیدا پەرلەمانی کوردستان هەرجارە و بە بیانوێت تەمەنی خۆی درێژ کردوێتەوە و شەرعیەتی داوەتە مانەوەی خۆی و هۆکارەکەشی بۆ ئەم درێژکردنەوەیە بە ناوی بەرژەوەندی گشتی و پاراستنی قەوارە و دەستکەوتەکانی هەرێمەوە ناساندووە و وای نیشانداوە ئەگەر تەمەنی ئەم خولەی پەرلەمان کۆتایی پێبێت کارەساتێکی گەورە و بۆشاییەکی یاسایی و دەستوری گەورە دروست دەبێت. لەگەڕ ئەمجاری درێژکردنەوەی تەمەنی پەرلەماندا هەرسێ هێزی پێکەنەری حکوومەت و هاوپەیمانی درێژکردنەوەکە بانگەشەی ئەوەیان کرد کە لە پێناو بەرژەوەندی یاسایی و دەستوری مافی هەوڵاتیاندا بڕیارەکەیان داوە. لە کاتێکدا ئێستا هیچ مەترسێکی ئەمنی و یاسایی و سیاسی لە هەرێمی کوردستاندا نییە ئەگەر پەرلەمان کۆتایی بە تەمەنی خۆی بێنێت و بڕیاری هەڵبژاردنێکی نوێی بدایە. پێچەوانی هەموو بانگەشەکانی سێهێزی دەسەڵات بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان جگە لە ناکۆکی سیاسی نێوان خۆیان و ڕێگنەکەوتنیان لەسەر میکانیزم و یاسای هەڵبژاردن و کۆمسیۆنی هەڵبژاردن هیچ بیانوێکی تر نەبوو کە ڕەوایەتی بداتە مانەوەی پەرلەمان لەو دۆخە ئاڵۆزەی کە بە درێژایی تەمەنی ئەم خولەی تێدا بووە. ئەوەی زانراوە لەبارەی پێشنیازە یاسای بەردەوامبوونی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانەوە ئەوەیە کە ئەو پێشنیازە یاسایە لە 3 مادە و هۆکارەکانی دەرچوانی پێکاتووە. ڕۆژینەوەی مانگی ڕابردوو بە دەنگی زۆرینەی پەرلەمانتاران و بە 80 دەنگی پەرلەمانتاران پەسەند کرا. ئەمە 8مین جارە لە مێژووی خۆیدا پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ دەکاتەوە.